شەوی ڕابردوو ئەمریکا و هاوپەیمانەکانی 103 موشەکی کروزیان ئاراستەی 3 بنکەی سەربازی ڕژێمی سووریا کرد، بەڵام بە وتەی سەرچاوە ڕووسیەکان هێرشەکان هیچ زیانێکی گیانیان لێ نەکەوتووەتەوە. سێرجی ڕۆدسکوی سەرۆکی ژووری ئۆپەراسیۆنەکان لە دەستەی ئەرکانی سوپای ڕووسیا ئاشکرای کرد بە پێی زانیاریەکان هێرشەکان هیچ زیانێکیان لە ڕیزی هاوڵاتیانی مەدەنی و سەربازانی سووریا و ڕووسیا لێ نەکەوتوێتەوە. سێرجی ئاماژەی بەوەشدا سیستمی بەرگری ئاسمانی سووریا لە کۆی 103 موشک کە شەوی ڕابردوو ئاراستەی بنکەی سەربازی کراون توانیوێتی 71 موشک بخاتە خوارەوە بەر لەوەی ئامانجەکانیان بپێکن. وتیشی تەنانەت ئامانجەکان پێشتر خاپور کراون، هەروەها هیچ جۆرە چەک و تەقەمەنیەکیان تێدا نەبووە. بەپێی ئەو زانیاریانەی سەرەوە دەردەکەوێت بۆردومانەکانی شەوی ڕابردوو کە چەند ڕۆژێکە دۆناڵد ترەمپ سەرۆکی ئەمریکا و هاوپەیمانەکانی هەڕەشەی ئەنجامدانی دەکەن، جگە لە سیناریۆیەک بۆ خەڵەتاندنی کۆمەڵگەی نێودەوڵەتی هیچی تر نەبووە. بەو پێیەی لەلایەک پێشتر رووسیا لە لێدانی ئامانجەکان ئاگادار کراوەتەوە و ڕژێمی ئەسەدیش بەر لە هێرشەکان بنکە سەربازیەکانی چۆڵ کردووە. لەلایەکی ترەوە پاساوی هێرشەکانی ئەمریکا بۆ سەر سووریا بەکارهێنانی چەکی کیمیاییە لەلایەن ڕژێمی ئەو وڵاتەوە لە شارۆچکەی دۆما لە کاتێکدا لە ماوەی 7 ساڵی ڕابردووی قەیرانی سووریادا دەیان حاڵەتی مرۆیی سەختتر لەوەی دووما ڕوویداوە و سەدان هەزار هاوڵاتی مەدەنی بوونەتە قوربانی و چەندین ملیۆنی تر ئاوارە و بێماڵ و حاڵ بوون. بەڵام ئەمریکا لە بەرامبەردا بێدەنگی هەڵبژاردووە. هاوکات ئیمانوێل ماکرۆن سەرۆکۆماری فەڕەنسا ڕایگەیاندووە ئامانجی هێرشەکان لێدانی بەشار ئەسەدی سەرۆکی سووریا نەبووە. بەوتەی چاودێرانیش ئامانج لە وەشاندنی گورجی سەربازی لە سووریا بەر لەوەی پەخستنی توانای بەرهەمهێنانی چەکی کیمیایی ڕژێمەکەی ئەسەد بێت پەیامێک بووە بۆ ئێران و رووسیا تا هەڵوێست و ڕەفتاریان بگۆڕن.